وڵی زۆر بێزارم ئەو لە شۆڕی تۆ لەسەر لاق و ڕانوانە لە سارواشتنی لە دانیشتن و لە ئەستانی و زۆر ئەومە زاروای ئینتیابات دەکا سۆر دەبیتەوە مانە بێزاری کردینە 157 کیلو ئەوە بێرە دەکاتەوە زۆر ناخۆشە مانە ناتان هەتا لە درێژەروار بەرکردنی بێزامەت زۆر ڕەزەحمەتە لەوە برن نابێەوە لە بەیە ئەم ناوم هۆگر ساڵە مستەفایە ژیانم زۆر ناخۆش بوو مانە بێغایەت وەرگم هات بە سەر چۆکم نەمدەتانی لەسەر ڕاستی فەرچی نەمدەتانی بەی سەعات پار دەمەوە نەمدەتانی مانە ژیانم لێ هەگیرا بوو هات بەکەن دکتۆر درەشینەی عیلاجی کردم و لەخوای بەزیابی زۆر باشە سەعاتیشم زۆر باشە ئێستا و 3 ڕۆژە عەمەلیاتیشم کردیەوە و لەخوای بەزیاد نەجاحەتی نەیە ئێستا تەقریبەن ژیانەشی نوێم هەیە لەبەر ڕۆیشتن و لە هەستان و دانیشتن و لە لای مادیەوەش وەڵایی مادیم بڕە خراپ بوو بەڕاستی مساعدەی کردم زۆریش ئەوە عەمەلیاتە زۆر بە زیاتر دەکرا ئیشم گازفرۆشە مۆلدان ئیشم گازفرۆشە ژیان زۆر ناخۆش نەمدەتانی لەسەر سیارێ خۆم بچمە ناو بۆدی و بێمە خوارێش لەبا چتەژنم پێ خۆم دانێ بچمە ناو بۆدی و بێمە خوارێ ئەزەم عادەت چ دەکەم پێ بوو لەم پێم دادە نازە دەچمە لەبەرەوەی ورگە شۆڕ بۆ نیوەی چۆکی گرتە بوو 4 منداڵم هەیە 4 منداڵم هەیە خوێنزاداریشم و لەخوای بەزاوی ئێستا سەعاتم کرد تا پارە بێتە ئەو خەسخانی میرەوانی هەتا جێ عەمەلیات شتەکانی تەواوی و خەر ئیسفادی لێ بکە جێی فەقیرانە وەڵڵی بەڕاستی لە عیلاجەکانی لە سەیدی لە کەش ئەمن حەبی زۆر گرانترم دەکرێت جیان لێرە زۆر فەرقی هەیە داوا دەکەم لە دۆرەمەدەکان و خێرخوازەکان پشت بە ئەوەی ببەستن و ئەوەی تەواوکەن لۆ فەقیران ئیسفادە هەیە